وەرزی بارانبارین لە ساڵێکەوە بۆ ساڵێکی دیکە جیاوازی هەیە بەڵێ لە هەندێک ساڵ بڕی بارانبارین زۆرە و ئاستی بارانبارین یان جۆری دابارینەکەش کاریگەری هەبێت لەسەر ئاوی ژێرزەوی و ئاوی سەرزەوی جا بە شێوەیەکی گشتی بازدا پێشبینیەکان دەکەین بۆ بارانبارینی ئەمساڵ بە شێوەیەکی گشتی دەکرێت پێشبینیەکان دڵخۆشکەر بن و چۆن بتوانین سووددا ڕێژی بارانبارین و بڕی بارانبارین وەربگرین و کاریگەریەکانی بە شێوەیەکی گشتی لەسەر ئاوی سەرزەوی و ژێرزەوی چی دەبێت تایبەت بەم بابەتە پرۆفیسۆر دکتۆر دیاریالی کە بەڕێزان پسپۆری ئاو هایدرۆجیۆلۆجیشن کە لە سوودبیانی کورس سارد نیوس میوانن دکتۆر سپاس بۆ ئامادەبوونی زۆر سپاس دکتۆر لەوەوە دەست پێ بکەین یان با بڵێن بارانبارین کاتی بارانبارین بۆ ئەم ساڵ دوا کەوتووە پێشکەوتووە لە کاتی خۆیدان ینی ئەمانە زۆر قسەی لەسەر دەکرێت بۆ چونی بەڕێستان لەسەرم بابەتە چییە؟ سپاس بە بابەتەکەتان بەدڵنیایەوەم بابەتانە لەم کاتا گرنگە و ڕوژاندنی ئێمە گەرباس لە هەرێمی کوردستان بکەین ویان عراق بەگشتی بکەین شتێکمان هەیە لە زانستەکە پێڵین ساڵی هایدرۆلۆژی ئەم ساڵی هایدرۆلۆژی مەبەستەکە ئەوەیە دەستپێکردنی وەرزی بارانبارین لە کایە و لە کایە کۆتایی پێ چەند مانگێکە کە ئێمە ئەگەر سەیری داتەکانی کەشناسی بکەین بۆ 80 ساڵ بۆ 70 ساڵ بۆ هەرێمی کوردستان هەروەها بۆ عێراق هەمیشە کە سەیرەکەین ڕاستە لە مانگی نوێ بارانمان هەبووە هەندێک ساڵ بەڵام ئەوەی کە سەرەتای دەستپێکردنی بارانباریمان لە مانگیدایە دوایەوە کۆتایەکەی لە مانگی پێنجایە ئەمە کەواتە سەرەتای ساڵی هایدرۆلۆژیەکەمان لە مانگیدایەوە کۆتایەکەی لە مانگی پێنجایە ئەمە لە ساڵێک بۆ ساڵێکیکە ئەگۆڕێەوە گەر ئێمە مەسەرەن بنمونە شاری سلێمانی بینینەوە کە تێکرای 80 ساڵی 700 میلیمەترە ویان شاری هەولێر بینینەوە کە تکرای 25 ساڵی نزیکی 400 میلیمەترە ئەم تێکرایە تەمەن و کوتمانەوە تێکرایە بە ساڵ هەیە 1200 میلیۆن باریوە ساڵ هەیە 300 میلیۆن باریوە یان 200 میلیۆن باریوە ئەم تێکرایە کە دەست پێکات ئێمە ئەزانی وەرزی بارانبارین کەواتە لە مانگیدەوە کە دەستی پێکرد بوو ساڵی 80 ساڵی شاری سلێمانی کە بۆ نمونە ئەگەر شیکارێکی بۆ بکەین ئەبێ لە مانگیدا بۆ نمونە 25 میلیمتر ببارێ لە مانگی 11 ئەبێ نزیکی 75-80 میلیۆن باران ببارێ بەڵام ئەگەر سەیری بکەین چەند ساڵی پێشوو کە وشکە ساڵ بوو پێشبینیەکانی ڕاست دەرچوو کە ئەمانوت وشکە ساڵیە تەبەن وشکە ساڵی لەوانەیە بەردەوام بێت 2 ساڵ ئۆپەڕی 3 ساڵە ئەمە بەو تۆمارانی کە هەمانەوە بەو بەزانستی هایدرۆلۆژی کەوا دەڵێت بەڵام هەندێک جار زیاتریشە بەڵام لە هەرێمی ئێمە قەت نەبووە 4 ساڵ وشکە ساڵی بێت لەسەر یەک ئێستا بە پێشبینیەکان ئەبێ ئەم ساڵێکی تەڕ بێت بە پێشبینیە جیهانیەکانیش کە ئەگەرەکان وایە کە ساڵێکی تەڕ بێ بەڵام بەهۆی گۆڕانکاریەکانی کەش و هەواوە شێوازی دابارینەکان و سەرەتای بڵێن ساڵی هایدرۆلۆژی گۆڕاوە یعنی ئەگەر سەیری بکەین ئێمە لە مانگیدا تقریبان بارانێکی وا نەباری نمە باران بوو ئێستا سەیرەکەین لە مانگی 11 ئەمڕۆ لە دوێنێەوە دەستی کردو بە بارانبارین کە ئەو ئەمڕۆ 11 کە دڵخۆشکەرە ئەم شەپۆ لە بارانبارینەوەشی بەدادێت کەواتە ئێمە خەریکە زەحفەکات یعنی ساڵی هایدرۆلۆژیمان لە مانگی 11 دەست پێکات کە ئەمە بەڕاستی ئەمیش هۆکارەکانی گۆڕانکاریەکانی کەشوهەوایە کە بە دڵنیاییەوە ئەمە کاریگەری زۆرە ئەمە کاریگەری ئەبێت کە ئێمە ئەوەی کە باسمان کرد لە مانگیدا زۆر جار ئەڵین لە مانگیدا پەڵەیەوە یان جوودیار دڵخۆش بۆ ئەوەی کە ئەو 25 میلیمە کە ئەبارە هیچ نەبێت بۆ نمونە زەوێکە شێدار ئەکات وە کەشوهەواکە شێدار ئەکات ئەو بڵین دڵە ڕاوچێ ئەڕەوێنێتەوە لە ناو جووتیاران و هاوڵاتیانە ئێستش کتەبان ئێمە باس ئەەکەین کەواتە ئەگەر سەیری داتەکانی ئەم ساڵ بکەین لە مانگیدا و ئێستا تا ئێستا تقریبا نزیکی 40-50 میلیۆن باران باریەوە پێشبینیەکرێکەوەتە بەم شەپۆ لە بارانبارینە لە مانگی 11 ئەچێتەوە تێکڕاکانی کە باسمان کرد بەڵام ئێمە ئەگەر باسێک بکەینەوە دیسانە ئەوانی کە باسمان کرد بۆ ساڵەکە و ساڵی هایدرۆلۆژیەکە 150 بارانبارینەکانمان لە زستانایە 120 لە پاییزایە و 130 لە بەهارایە کەواتە مانگە کاریگەرەکان ئێمە ئەگەر بێت ئەو ساڵانی کە دڵخۆشکردن وە کاریگەری تەواوی ئەبێ بۆ بژانەوەی سەرچاو لە مانگی 12 نهایەتی 12 1 2 ئەگەر ئەم سێ ماوە تا حدێک سێش ئەگەر ئەم سێ مانگ بۆ 4 مانگە بارانەکەی بە تێکڕاباری ئەوە دڵخۆشکەرەوە ئەڵین ئێمە ساڵەکەمان ساڵێکی تەڕە چکە بۆچی ئەو 4 مانگە کاریگەری تەواوی هەیە لەسەر بژانەوەی سەرچاو ئاویەکانمان زۆر جار باران تەخیر ئەبێت مەسەرەن تۆ ئێستا پێویستت بەوەیە کە باران بباریان لە مانگی 11 12 1 بەڵام بارانەکانە باتە مانگی 4 مانگی 5 کە لەو کاتانە لەو کاتانەشە بە هەڵم بوون زۆرە و زەوی ئیتر ئەو سوودەی نابێت بۆی
تەنیا هەندێک لە حاڵەتی لۆکەڵە کە مەسەڵەن بۆ نمونە بارانە کۆبێتەوە بۆ سەر ئاوی سەرزەویەکان بەڵام ئەگەر بمانوێت ئێمە شیکردنەوەی بکەین بۆ ئەوەی کە ئایا چ کاتێ سوودی وەرەگرین ئەو کاتانەیە کە زیاتری لە مانگی ئەو 3-4 مانگی کە پێت ئەڵێم و ئێمە کە ئێمە بۆ نمونە هەچ خوێندکارێک کە ئیش پێکەین کە باڵانسی هایدرۆلۆژی پێکەین بۆ هەر ئاوزێڵێک لەو 4 مانگ ئاسەی دەکەین ئاو زیادەیە لە مانگی 12 تا حدێک سێش. باشە دکتۆر ئەگەر باسی سوود بینین بکەین لە ئاو لە هەرێمی کوردستان توانیمانە سوودی لێ ببینین لەو چەند مانگەیە؟ بەڵێ ئەگەر سیریکین بە دابەشێکین بەسەر ئاوی سەرزەوی و ژێرزەوی ئاوی ژێرزەوی ئێمەڵین پاراوە بێتەوە بەڵام کێشەکە چییە؟ پاراوکردنەوەکە ئێمە ئێستا خەریکە شوێنی پاراوەکانمان کە ئاوی ژێرزەویمان پاراوە کاتەوەیکین بە شوێنی نیشتەجێبوون زەوێ کشت و کاڵیەکانمان نەکەین بە ئەیگۆڕین بۆ نمونە جۆرەکەی بۆ زەوەیەکی پیشەسازی ویان بۆ نیشتەجێبوون کە ئەمانەوەکە کە بۆ نمونە پاراوکردنەوە کەم بێتەوە ئێستا لە زۆر وڵاتە کە شتێکمان هەیە پێڵین پاراوکردنەوەی دەستکرد ویان ئارتفیشیال ریچارج کە ئەمە تا ئێستا بەڕاستی لە هەرێمی کوردستان یەک حاڵەت هەبوو کە لە ساڵەکانی 2002-2003 کە ڕێکخراوی فاو لێرە بوو یەک تێستی کرد کە لە هەولێر ئەوش سەرکەوتوو نەبوو ئێستاش حالیان لە شاری هەولێر لەوێ ئاوی ژێرزەوی شاری هەولێر بە تەمای ئەوەن کە بەدەست کرد ئەو ئاوە ژێرزەوانە ببوژێنەوە کە بیر لێ بدەن و ئاوی سەرزەوی بخەنەوە ناویەوەیان ئەگەر بۆ نمونەیەکێک لەو چارەسەرانی شاری هەولێر کە تووشێ بەنسبەت لافاوە ئەو بڕێ ئاوەی کە کۆ ئەبێتەوە لە شوێنێکا کۆی بکەیتەوە بتوانی بە هەندێک لەو بیرانوی کەیتۆ ژێرزەوی و هەم ئاوی ژێرزەوەکە ئەبوژێنیتەوە هەم خۆشت نەزادەی لە هەندێک مەترسی لافاو بەڵام ئەمانە زۆر بڵین چۆنەڵیت زۆر محدودە و زۆر فراوان نییە و زۆر تێستی لەسەر نەکراوە بەشی دوهەمی کە باز بۆ مەسەرەی ئاوی سەرزەوی و ئایا سوودمان لێبینیوە بە دڵنیایەوە زۆر بە تەواوەتی سوودمان لێ نەبینیوە هەرچەنە بۆی ئەم قەیرانانەوە کە وەزارەتی سەرچاوەکانی کشت و کاڵ و سەرچاوەکانی ئاو لە پلانی بوو پۆند و هەروەها بەنداوی بچووک دروست بکات بەڵام ئەگەر سەیری بکەین بەو ماوە زۆری کە ئەوان دیزاینەکەیان بۆ داڕشت و تا ئێساوان نزیکی 10 ساڵە بەنداوێکی وا زۆر نابینین هەندێک لەو بەنداوانە تەواو بوون بەڵام سەیرەکەین بڕی ئەو ئاوەی کە تیاگ لێ ئەدرێتەوە بڕێکی کەمە ئێمە وەکو هەرێمی کوردستان حوزێکی ئاوین بمانێ و نەمانوێت بارانێکی باش ئەبارێت ڕاستە زۆر ساڵ بارانمان کەم باریوە بەس کە تۆ باز لە 600 ملیم ئەەکەی و بۆ ڕوبەرێکی گەوری وەکو هەرێمی کوردستان بۆ نمونە شاری سلێمانی ویان بۆ نمونە پارێزگای سلێمانی زۆرە ڕوا بۆ هەولێر 400 میلیمەتر زۆرە بەڵام سوودی لێ نەبینراوە بەداخۆ ئێمە پێویستمان بە بەنداوی مامناوەند و گەورەیە کە ئاوەکانی تیاگل بینەوە بۆ ئەوەی هیچ نەبێ خۆمان بپارێزین یان ئێستا بریا 6 بەنداوی وەکو دوکانمان هەبوایان حوتی وەکو دەرمەندی خانمان هەبوایەوەیان بەسەرەن بۆ نمونە لەسەر سەی گەورە زەیەکی گەورەیە کە داهاتی ساڵانەی بەلایانی کەمەوە ئێستا لەم وەرزانە شاکە ئاو دابەزیوە بە نمونە 8 ملیار متر مکعبیان لە متر سێجا ئاوی بۆ دێت تا ئێستا بەنداوێکی لەسەر نییە و بەنداوی بەتەنیا 400 میلیمیش بارێ و کاتە تۆ سوودی لێ ئەبینی لەبەرەوە بە تەواوەتی نەخێر 100% بڵێنەوە سوودی لێ بینراوە نەخێر سوودی لێ نەبینراوە ئەم ئاوەکە هەیە ینی بۆ نمونە ئێستا نمونەیەکە هێنمەوە ئێمە بەنداوی دوکانمان ئەو ئاوەی بۆ دێت یان خەزنی ئاوی بەنداوی دوکانمان بە کاملی ئەگەر پڕ ببێت تۆڵی بۆ نمونە 6 میلیارد مەتر سێجا ئاوەگرێت بەڵام لە ساڵی 2018 کە بڕی بارانباری نزیکی 1370 میلیۆن بارانباری نزیکی 8 بۆ 9 میلیارد مەتر سێجا ئاوی بۆ هات تۆ چی لەو بڕەکەی ئەو بڕی کە زیادە 3 میلیارەکە بێ بینیمان چۆن بێڵماوسەکە پڕ و بەرماندایەوە ئەمە ئەگەر بەنداوێکی کەی لە خوارەوە هەبوایان لە شوێنێکی تر هەبوایە ئەم دیسانەوەش ئەمبار بکەیتەوە وای لێ هاتبوو کە نەمانەزانی چی لەو ئاوانە بکەین هەرە بێ بەری بیتەوە بڕات ئێستش بە هەمان شێوازیانی زۆر شوێنمان هەیە بەنداوی لەسەر نییە ئاوێکی زۆر کۆ ئەبێتەوە شی بینین خۆمان ینی بەداخەوە تا ئێستا ئەو شوێنانە بەنداوی تەواوی لەسەر نیە هەر بۆ نمونە هەر ئەو شاخەی خۆمان ئەگەر سەیری بکەین کە بۆ نمونە چەمی قەڵاچوانان تا ئێستا کە وا دیزاین کراوە کە بەنداوی خێوەتە هەروەها زەلان دروستکرێ بەڵام بەداخەوە بەنداوی گەورەش نەبێ بەڵام بەنداوی ناوەندبێ ویان بچووک بێ ئەکرێت ئێمە لۆکەڵی ئەو خەڵکی ئەو ناوچێ سوودی لێ ببینی هەم بۆ ئاوی سەرزەوی و هەرمەها بۆ کشت و کاڵ بۆ مەڕوومەڵات و هەروەها بۆ بژانەوەی ئاوی ژێرزەویش بەڵێ دکتۆر ئێمە بەردەوام گوێبیستیوا بین لە مانگی 8 تەنانەت مانگی 9 فڵان کەس وتی ئەم ساڵ بارانی زۆرە بارێت فڵان کەس وتی ئەم ساڵ باران نابارێت مەبەستم ئەوەیە لە ڕووە زانستی و ئەکادیمیەکەیەوە پێشبینی دوورمەودا بۆ کەش و هەوا ڕاستە یان
پێشبینی نزیک بەڵێ ئێمە کە باز لە پێشبینیەکەین و من لە ئەکاونتی خۆم شتێکم لەسەر ئەوە بڵاو کردەوە کە پێشبینی تا موداکەی دوور بێت دقەتی ویان پرسیژنی کەمە بێتەوە کەمتر ئەبێتەوە ئەمە لە ڕۆزانستەکەەوە بمانەوە نەماوانێ بەش کچکە گۆڕانکاریەکان زۆر خێران ینی ئەمان بیست ینی لە مانگی دەوە ئەمان بیست لە سەرەتای لە بڵێن ئەیول لە کۆتایی مانگی دەشە پۆلێکی بارانبارینی بەهێز یەت و هیچیشمان نەبینی پێشبینیەکان وا دەرنەئەچون هەفتەی داهاتوو خۆت وتنی ئەوە شتێکیکەیە تۆ تاوە کوتمان تا نزیک بێتەوە 100% حتا ئەو ئەپلیکیشنە ئەو بڵین ماڵپەڕانی کە هەیە تۆ توانی متابعی کەشناسی بکەی لە مۆبایلەکەتەوە یان لە وێبسایتێکەوە ئەویش کەسەی دەکەیت مەسەرەن تایەتی بۆ هەفتەیەک 2 ڕۆژ دایناوە لەو زیاتری دانەناوە هەندێکیشی نەخێت 3 ڕۆژی دانەوە 5 ڕۆژی دانەوە بەڵام کە تۆ سەیری هەفتەکەکەیت جاری وا هەیە ئەڵێ بۆ نمونە دەی مانگ بارانبارینە دایناوە دوای 2 ڕۆژ سەیرەکەیت نەماوە کەواتە ئەمە لە گۆڕانکارێکی بەردەوامە ناکرێت تۆ بۆ نمونە هیوا هەڵچنی لەسەر 2 ڕۆژی تر لەسەر 15 ڕۆژی تر ئەمانە بە بەردەوامی گۆڕێ بەڵام بە پێشکەوتنی تەکنۆلۆژیا ئەو مانگە دەستکردانی کە هەیە و هەروەها ناسا و ئەمانی کە تایبەتمەند ئەمانە بەردەوامی متابعی ئەو کەشوهەوا و هەروەها شێوازی جوڵانی ئەو هەورانە و هەروەها شێوازی پلەی گەرمی و دابەژبوونی پلەی گەرمی لە ئۆقیانوسەکانە ئەمانە پێشبینی ئەکەن کە مەسەرەن بۆ نمونە ئەم ساڵ پلەی گەرمی بۆ نمونە ئۆقیانوسەکان چۆنە کە ئێمە دوو دیاردەمان هەیە نینۆنینە ئەمانە پێشبینی کراوە کە مەسەرەن بۆ نمونە ئێمەڵین ئەم ساڵتەڕە بەس نازانین چەند ملیم باران ئەبارێت ئەمەش هەر پێشبینیە و لە شەرتیژنی 100% ڕاست دەرچێت کەواتە پێشبینی دوورمەودا نابێ زۆر هیوای لەسەر بچنین وڵاتی خۆشیە توانێت دیانە ئێستا بۆی کە مۆبایلی پێ من هەر لە ئەکاونتەکەی خۆم چەندین لەو ئەپانم دابەزان و چەندیم لە وێبسایتانم دابەزان کە ئەکرێتەوە ئەتیمادی بکەیتە سەر هەندێکیان مۆتەبەرە من خۆم متابعیانەکەم بەڵام وەکوتمان 100% نەکە ناپێکی ئەگەر ئێستا سەیری بکەین بۆ 12 ساعتی داهاتوو تەواوە یعنی ئەی پێکێ ئەڵین بارانەکە چۆنەوە چۆنیە بەڵام بڵین بۆ 10 ڕۆژی تر تۆزێکەوە بەس دکتۆر هەتا ئەپەکانیش چەند ڕۆژێک تایەتی هەفتەیەکە 8 ڕۆژە گۆڕانکاری بەردەوامی بە بەردەوامی گۆڕانکاری هەیە بە بەردەوامی بڵێ بەڵام ئەوش ئەگەر سەیری بکەی دیسانەوە ئەوش هەندێکی چۆنەڵێ فریەکەی لەگەڵ پێرمیەمەکەی ها جیاوازێ بە پارە هەندێک داتای زیاتر دەیاتێ بەڵام بمانەوە نەمانەوە کوتمان فۆرکاستینگ ویان پێشبینیکردنی کەشوهەوا بۆ مەودای دوور زۆر ڕاست دەرناچێت. باش دکتۆر کاتێک کە باس لە پێشبینیەکانی کەشوهەواشەکەی نەگەر مەوداکەشی دوور نەبێ بۆ نمونە پێشبینی هەفتەیەکی دیکە بکەی کە باران ببارێ بەڵام سەیرەکەی باران نابارێ تاکە هۆکار کایگەڕێنەوە پێشبینیەکە وەک خۆی لێر نەچوو گۆڕانی کەشوهەوایە ئەمە کاریگەری لەسەر بارانباری لەسەر ئاوی سەرزەوی لەسەر ئاوی ژێرزەوی لەسەر ڕووبەری تۆزایی کردووە دەکرێت بڵین گۆڕانکاریە کەشوهەوا کە هێندە گۆڕانکاریێکی زەق و گەورەیە کە ئەم کاریگەوری گەورانە دروست بکە بەدڵنیاییەوە ئەگەر سەیری بکەین هەموو جیهان لەسەر خەتە بۆ ئەو بابەتە ینی بمانێەوە نەمانوێت ئەگەر سەیری پلەی گەرمی و هەروەها ڕێژەی دووەمۆکسیدی کاربۆن لە هەوامانە بکەین سەیرەکەین لە چاو بۆ نمونە 200 ساڵ لەم و پێش 100 ساڵ لەم و پێشا زۆر جیاوازە یعنی پلەی گەرمی زەوی بەرز بۆتەوە بڕی ئەو دووەمۆکسیدی کاربۆنانەی کە ئەکرێتە هەواوە زیادی کردو ئەمە ژوای کردو کە کەشوهەوا بگۆڕێ بە خۆشمان ئەیبینین وەکو باسم کرد ئێستا مۆتمان ساڵی هایدرۆلۆژی لە مانگیدا خەری کاچێتە مانگی 11 هەروەها سەیری شێوازی دابارینەکانمان کە یعنی ئەمە گەر سەیری ساڵانی پێش و 10 ساڵ لەمەوە پێش 15 ساڵ لەمەوە پێش بکەین یان 30 ساڵ لەمەوە پێش بکەین بارانێکی هێواش چۆن ئێستا بۆ نمونە ئەمڕۆ بارانێکی هێواژە باری بۆ شێوازە بوو بە دابارینەکانمان بەڵام سەیرەکەین یەکەم باران بارینمان بارانێکی ئەمەندە بەخۆڕە هەم بۆ نمونە زیان ئەدا لە کشت و کاڵ زیانە لە دار و درەخت لافاو دروست ئەکات بۆ نمونە نیشتەمەنیەکان زیاتر لەگەڵ خۆی ئەهێنێ ئەمانە کەواتە سەیرەکەین شێوازی دابارینەکان جیاوازە ینی سەیری وڵاتانی دراوسێ بکەین هەر لەم یەک دوو مانگی پێشوە لافاو لە تورکیا بوو لافاو لە سعودیە بوو لە فەلەستین بوو لە ئەردەن بوو لە پاکستان کەواتە شێوازی دابارینەکان بووە بەخۆڕ لە مەودایەکی کەمە سەیرەکەی بۆ نمونە لە 24 سەعاتا بڕێکی زۆر باران ئەبارێت کە ئەمە وای کردووە کە ئەمەش هۆکارەکانی ئەوەیە کە ئەیگەڕینینەوە بۆ کەشوهەوا بەڵێ زۆر هۆکارەکە زۆر بەهێزە بمانێەوە نەمانێەوە بۆ هۆکارانی کە باسمان کرد کە ئادەمیزاد خۆی وای کردووە کە کەشوهەوا بگۆڕێت. دکتۆر ئێمە بەردەوام گوێبیستی ئەوە بین فڵان گەڕک لافاوبری لە فڵان شار لە فڵان ئەو گەڕەکانە ئەمە دەیان ماڵ ئاوی چۆناو بۆ ئێمە لە پێشتر ڕێوشوێنی باش ناگەینە بەر بۆ نمونە پاکردنەوەی ئاوەڕۆ و مەنهۆڵەکان بۆ ئەوەی ئەگەر زیانیش ڕووبات کەمتر بێتەوە تۆ پێشتر ئەگەر ڕێوشوێنی باش بگریتە بەر
من ئەمەم باس کرد دیسان و ئەمەم نووسیوە بەداخەوە ئێمە هەمیشە دائیمەن نازانم ئێمەی کوردوین کەشتەکە ئەقۆمە ئینجا بیرمان ئەکەوێتەوە یعنی ئەمە کێشەیەکمانە من لەمان جێشتەوە ڕێشوێنی یعنی ئەبێتەوە پێشتر ئەوە وەکوتمان ئەم هەموو پەیجەمان هەیە بەڕێوەبەراتی کەشناسیمان هەیە بۆ نمونە لە شاری سلێمانی لە شاری هەولێر پەیتا داتا بڵاو ئەکاتەوە ئەڵێ پێشبینیەکرێ باشە تۆ ئەبێ هەماهنگگیەک هەبێ لە بینی ئەم بەڕێوەبەرایەتیانە بۆ نمونە بەڕێوەبەراتی شارەوانی لەگەڵ بەڕێوەبەراتی کەشناسی کە داتای زانیاری دروستی لێوەرگێت نەک من بۆ نمونە من ێمە سەر تەلەڤیزۆن یان بۆ نمونە من لە پێیجی خۆمان شتێکە نووسم نەخێر تۆ بەڕێوەبەرایەتیەکت هەیە کە داتای ڕاست و دروستی لەگەڵایە لەلایە ئەکرێ هەماهنگگی بکەی لەگەڵ ئەمە پێشبینی تو ئەکرێت کە پێشبینی تەمان تۆ ئەپانش پێت ئەڵێ بڕی بارانبارینەکە تا حدێک وەکوتمان 100% دەرچێ بەس پێ دەڵێ بارانەکە ئایا بە خوڕایان بۆ نمە هێواشە کەواتە تۆ توانی هەماهنگگی بکەی پێش دەست پێکردنەوە بێتە وانە لە ساڵانی پێشوو وەرگری بۆ نمونە گەڕێکێکی شاری سلێمانی لە کۆڵانێکە لافاو دروست بۆ لافاو دروست بۆ هۆکارەکەی چییە؟ ئێنابێت هۆڕەکەی منهۆڵە زێرابەکە نایکێشێت گیراوە چاڵە ئەبێت ئەمە حەلی بۆ دابنی کەواتە ئەبێتی مەکانی شارەوانی پێش وەختە پێشەوەی بارانبارینەکە دەست پێ بکات سێرڤەیە بکەن کێماڵێ بکەن بزانن ئایا چ شوێنێک چاڵە چ شوێنێک گیراوە چ شوێنێک پێویستی بە منهۆڵی زیاترە هەروەها من بۆ نمونە لە فەرمانگەکەی خۆم لە کۆلێجەکەی خۆم چوومەتە سەرمان بزین ئایا گەلەکان گیراوە ئێمە سیرەکەین لە هەموو جیهانە سەرەگەلی بەرزە ینی بۆ کەدا ئەنرێت بە بەرزیە بۆی ئەگەر بەشێکیشی گیرا بەشەکەی نەگیرێت لای ئێمە دایمەن تەختە سەیری سەربانەکانمانکەین داین ئاویتیاوەستا و کاتی ئاوڕێنەوە ئەمەە ئاو هەڵسا و گیراوە گەلیەکانمان منەوەشم دانا شێوازی سەرەگەلیەکانمان بەڕاستی کە ئێستا خەریکە لە کوردستانیش باوێتی وەدێت وهروەها لە سەرکەواتە سەربانەکانمان ئەبێ متابعە بکەین ئەو فەرمانگەکە بەڕێوەبەری نەخۆشخانەیەت قوتابخانەیە هونەرەکانی ڕاست پێرێ بزانێ ئایا سەرەگەلیەکان گیراوە لە حوشەکەیان نەگیراوە ئەمانە هەمووی خۆ ئامادەکردنن تۆ ئەبێ بوانە لە لەوانەی پێشووتر وەرگیری ناکرێت تۆ ئەبێ داتا کۆکیتەوە لەسەر ئەو حاڵەتانە نەکە بوو ئەو کاتە من بڵێم وڵا گیراو ئەوە سیارێک بۆ نمونە یا ئەو شوێنانە هیچ نەبێ کاکە لە میدیاکانەوە بە خەڵک بڵێن ئەبینین سیارە ژێراوە کە بۆ وڵاتی زیانی لێ بکرێت ئۆتۆمبیل لەبەرەوە ئەبێ ئەمانە پەیتا بڕاستی دەوری ئێوەشەوە من خۆشحاڵم کە ئەم جۆرە بەرنامانە ئێوە ئەکەن و هیوادارم زیاتر بێت ینی و زیاتر لە ڕێی میدیاوە ڕێنمایی و هوشیاری زیاتر بڵاو بکرێتەوە بە هەماهەنگی لەگەڵ بۆ نمونە بەڕێوەبەرایەتی کەشناسی وادارم کە ئەم هەماهەنگیە لە بینی ئێوەش و یعنی ها شتەکانی بڵین هەمووی هەڵکێشە یعنی بێ کۆنتاکتان هەبێ لەگەڵ بۆ نمونە بەڕێوەبەراتی کەشناسی ئەوان لەگەڵ شارەوانی ئەم داتایانە ئاڵگۆڕ بکەن یەکتر ئاگادار بکەنەوە کە ئێوەش هیچ نەبێت لە ڕێکلامەکانتانە فەقەرێکدانن بۆ کە بەیانی شوێنێکی وایە ئەو شوێنانە دەستنیشان بکرێت خۆ ئێستا سوپاس بۆ خواسەیرەکەین بۆ نمونە فەرمانگەکانمان کادرێک و جیلێکی تازەی تایەکە لە تەکنیکی GIS و لە تەکنیکی کۆمپیوتەر و بەکارهێنانی ئەم سۆفتوێرە ئەم بەرنامانە بەراورد بە ساڵی ڕابردوو جیاوازە بۆ نمونە بەڕێوەبەراتی شارەوانی لەسەر ئەو نەخشانە بە GIS ئەو شوێنانە دیاری بکەن و هەروەها ئەمانە شێر بکەن لەگەڵ بۆ نمونە دەستگاکانی ڕاگەیاندن بەڕێوەبەراتی کەشناسی کە ئەم شوێنە بۆ نمونە ئەگەر بارانباری لی نزیک مەکەوەرەوە یان ئەم جادێ لەوانەیە لافاویتە هەڵسێ ئەو کاتە هاوڵاتی بێ ئاگادار بێ ئاگادارێکی تۆ لەبەرەوەمە هەمەلایەنەیە بەڕاستی بەست میدیا ڕۆڵێکی گەورە ئەبینێت و من هەمیشە دڵخۆشم یعنی کە ئەم جۆرە بەرنامانە بەشدارە بم تایەوە کە خۆم ئەیبینم لە تیڤەکانەوە کە ئەم جۆرە هەوشیاریانەوە ئەم بەرنامانە ڕواڵەکرێت کەواتە دکتۆر بارانی بەلێزمە حتمیە هەیە بێ ئێمە ئامادەکاریەکان بکەین چه هاوڵاتی چ لایەنە پەیوەندیدارەکە دڵنیاییەوە تۆ چەند جارێک بارانی بەلێزمە ئەبارێت کەواتە بۆ ئێمە لە مانجی نوێە بۆ لە مانجی هێشتا وەک جەنابەت ئاماژت بێ خۆمانی بۆ حازرکەین باشە دکتۆر دەکرێت پێشبینی ئەوە بکرێت کە لەم ساڵدا بارانبارینەکان بارانبارینی بەلێزمە دەبێت بە تایبەتی لەم ساڵانی دواییدا تاوبارانێکی کورت و زۆر بەلێزمە دەبێت بەراورد بە ساڵانی ڕابردوو کە دەبینین بارانبارینەکە لە زۆرینەی با بڵین ناوچەکانی هەرێمی کوردستان بارانبارینێکی نمەباران بوو یعنی بۆ جۆرە کاریگەری نێرێنی لەسەر کۆبوونەوەی ئەو ئەمە دروست ناکرد ئەوە دەکرێت پێشبینی بکرێت بۆ ئەم ساڵانە وەکو باسمان کرێن مادەم بڵێن کەشوهەوا گۆڕاوە جۆری دابارینەکان و کوتمان گۆڕاوە جۆری دابارینەکان چی لە هاتوێنی ئەگەر تۆ سەیری بکەین لە ساڵێکا کە باسمان کرد باسی ساڵەکەمان کرد کە ئەو بڕەبارانە ئەبارێ باشە ئەم بڕەبارانە لە چەند ڕۆژە ئەبارێ ئێستا من خۆم
توێژینەوەکمان هەبوو بۆ نمونە ئەبوو بڵین سامپڵی باران کۆکەمەوە تۆمارم کردو بۆ نمونە هیپار نزیکی 25 ڕۆژ لە ساڵەکە باران باریوە یعنی خۆ تۆ شەر نییە ینی بەڵام ئێستا سەی دەکەین بۆ نمونە کە مانگی دەباسەکەین بڕێک باران باریوە ئەبێ ئەم بڕە بارانات لە چەند ڕۆژێکا باری بێت بەڵام ئێستا چی دەهاتۆ سەی دەکەین 50 ملیمەکە لە ڕۆژێکیان 2 ڕۆژە باریوە کەواتە ئەمە کە لە ڕۆژێک 2 ڕۆژە باری کەواتە توندەکەی زیادی کردووە و بە لێشاوتر باریوە لەبەرەوە وای لێ هاتووە بمانێەوە نەمانوێت بەڵێ بە دڵنیاییەوە ئەم ساڵ تەوقعەوەکەین هەندێک ڕۆژمان هەبێت بەس وەکوتم ئەمە هەمووی پێشبینیە هەندێک ڕۆژمان هەبێ بەڵێ بارانی بەرێزمە ببارێ کە لە ستاندەرد تێپەڕێ ئەمە کاریگەری لەسەر کوالێتی ئاو و ئاوی ژێر زەوی چی دەبێت؟ بەڵێ ئێمە وەکو باسمان کرد ئەو بارانی کە ئەبارێ ئەگەر بەلێزمە بێت حتمما ئەو بارانە بەلێزمانە هەمیشە زیانی زیاترە لە سوودەکەی ڕاستە ئێمە ئاوێکی سەرزەوی کۆبێتەوە لافاوە کۆبێتەوە یان سێڵاوە کۆبێتەوە بۆ ئاوە سەرزەویەکانمان بۆ بەنداوەکانمان بەڵام ئەو بارانە بەلێزمانە چییە جارێک بۆ ئاوی سەرزەوی بەنداوەکانمان چیە کات شۆرانەوە زیاترە خاک زیاتر ڕە ئەماڵە لەگەڵ خۆیان ئەمە ئەباتە ناو بۆ نمونە ئاوە سەرزەویەکانمان یان بۆ نمونە بەنداوەکانمان ئەمە بڕێکی زۆر لە نیشتنی بردە ناو بەنداوەکەەوە کە ئەمە جێگەی ئاوی گرتەوە دوو کوڵەتی ئاوەکەتی بۆ گۆڕیت ئاوەکەتی لێڵ کرد پیسی لەگەڵ خۆی هێناشتنەوە مەسەرەن مادەی قڕکەری بۆ نمونە لە شوێنێک تۆ زراعەتی کرۆ مادەی قڕکەرەگەل بارانێکی وا بەخۆڕ نەبارە نەیهێنێ لەگەڵ خۆی ئەمە کەواتە کوڵەتی ئاوەکەی بۆ گۆڕیت بەڵام بمانێەوە نەمانوێت بۆ پاراوکردنەوەی ئاوی ژێرزەوی بارانێکی وا باشە کە وەکو باستان کرد بارانێکی هێواش لە مەودایەکی زۆرانی بۆ نمونە لە 24 سەعاتە بۆ نمونە 10 ملیم ببارێت بەردەوام بێ 3 ڕۆژ بە 3 ڕۆژ اینجا بۆ نمونە 50 ملیم ببارێت ئەمە وا ئاکات کە ئاوی سەرزەوی کۆ نەبێتەوە وا بکە بچۆڕێتەوە و بڕات ئاوی ژێرزەوی پارا بکاتەوە. بەڵێ زۆر سپاس دکتۆر زۆر سپاس بۆ پرۆفێسۆر دیاری ئەلیخا بەڕێزیان پسپۆری ئاو و هایدرۆلۆژی ڕاستەخۆ لە سودوبیانی کورسانی بۆن سپاس دووبارە.